ڕشتەی مرواری. نووسین و ئامادەکردنی عەلادین سەجادی. ئەم بەرهەمە لەلایەن دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستانەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. بەرگی یەکەم. قسەی نەستاق. کابرایەکی کورد ڕۆژێکی ڕەمەزان نەیتوانی بە ڕۆژوو بێ. هەستا چوو لە سووسێکی تاریکی ماڵەکەی خۆیانەوە دەستی کرد بە ناخواردن. کوڕێکی هەبوو بەسەریا چوو، گوێی لە مڵچە مڵچێک بوو، وتی ئەوە کێیە؟ وتی ڕۆڵە باوکی سەگ بابتە، نانی خۆیەخوا لە خەڵکە ترسێ. دوو کابرای کورد بە ڕێبواری ڕێیانەکەوێتە ئەو عەرەبستانە. ئەمانە نەحوشتریان دیبوو نەدار خورما. تووشی کاروانێکی حوشترە بن، لە زنی و ناکلۆکاری حوشتر زۆر سەریان سوڕەمێنێ. لە پاشا تووشی بێستانێکی دارخورماژە بن، دارخورماکان زۆر بەرزە بن. یەکێکیان ئەڵێ ئەرێ برا ئەمە چییە؟ خوا بۆ چەوەندە دارخورمای بەرز دروست کردووە پیاو دەستی نایگاتێ. ئەوی کەشیان ئەڵێ برا لە ترسی حوشتر. مەحموو پاشای جاف لە باخە کۆن لە دیوەخانی شێخی عیسامەددیندا پێکەوە دانیشن. لەو وەختەدا زابتێکی ئەفەندیش دێتە دیوەخان و مەحموو پاشای ناسێ و بە شێخی ئەناسێنێ وەڵێ یا شێخ ئەمە لە مەکتەب خوێندوویەتی و بووە بە زابت، با ئێمەش مناڵەکانمان بخەینە مەکتەب و فێری خوێندەواری ببن. ئەوان لەم قسەدا بن، ئەفەندیەکە هەڵەستێ و ئەچێ تۆزێ لەو لایەوانەوە بە پێوە دەزەکا بە میسکردن. شێخ عیسامەددین ئەڵێ پاشا ئەمەیە مەکتەبلی کەوا تۆ ئەوەندە بەتان و پۆیاچی؟ مەحموو پاشاژ ئەڵێ یا شێخ ئەگەر لە مەکتەب نەیخوێندایە میزەکەیە کرد بە سەر و چاوی ئێمەدا. کابرایەکی کرمانز لە هەولێر بە شانوباڵی مەلا ساڵحی کۆزەپانکەدا دێ ئەڵێ مەلا کلکی پێوە بڕسکێ وەکو مەلا ساڵحی کۆزەپانکە نابێ.